بە خێراتنی بەڕێستان دەکەین کە ئامادەبوون لە ڕووماڵکردنی ئەو بابەتانەی کە ئەنجومەنی باڵای ڕێکخراوی چەلەنگ بۆ دژە گەندەڵی ئامادەی کردووە لەژێر ناونیشانی دەرخستنی دۆسیەکان. پێش ئەوەی بێنە سەر ئەو دۆسانە دەمانەوێت ئاماژە بەوە بکەین کە یەکەمین جارە لە مێژووی مرۆڤایەتی پەتایەک بەو خێرایە بڵاو بۆتەوە و پرسی کۆڕۆناش بۆتە پرسێکی هەموو جیهانی کە بەیەکەوە گرێداوە. تا ئەو پەتایەش نەهات ئەو ڕاستیە ئاشکرا نەبوو کە سیستەم و توانای تەندروستی لە چ بارودۆخێکی خراپدایە. دەرکەوت سەرەڕای ئەو هەموو داهاتەی لە ماوەی ڕابردوودا هەبوو کەچی نەخۆشخانەکانی حکوومەت زۆر داما و بێتوانا بوون. ئەوەی لێ بەرپرسیارە ئەوانن کە لێپرسراوی بەڕێوەبەری کەرتی تەندروستی بوون. ئێمە وەکو ئەنجومەنی باڵای ڕێکخراوی چەلەنگ بۆ دژە گەندەڵی ئەرک و ماندووبوون و دڵسۆزی و فیداکاری کارمەندە بەڕێزەکانی وەزارەتی تەندروستی بەرز دەنرخێنین. ئومێدەوارین خودای گەورە تەمەندرێژیان بکات و بە تەندروستێکی باشەوە کە بەڕێزیان لە ڕێزی پێشەوەن وەک پێشمەرگەیەکی دڵسۆز بە خەڵک و خاک جانی خۆیان دەخەنە مەترسی تا پاراستنی گیانی هاوڵاتیان مسۆگەر بکەن. بەڕێزان نابێ ئەوە لەبیر بکەین کە هەوڵەکانی بەڕێزیان بە تەنها بەس نییە ئەگەر پێداویستی دەرمان و کەلوپەلی پزیشکی لە نەخۆشخانەکان بەردەستە نەکرابێت. ئومێدی چاکبوونەوە بۆ توشبانی ئەو پەتایە دەخوازین داواش دەکەین هەمومان پابەندی ڕێنمایەکانی خۆپارێزی بین. چونکە ڕێژەی توشبوون لە هەرێمی کوردستان لە ١١٣ تێپەڕی کردووە و لەو ڕێژەیەش لە ١٠ لە توشبوان تووشی گرفتی تەنگەنەفەسی بوون کە لەبەر کەمی ئامێری تەنەفوسی کە پێدەوتێ ڤێنتیلایتەر و لە ١٠ ئەوانەی دیکەش کە تووشی گرفتی گورچیلە بوون و ئامێری دالایسیسیان لە نەخۆشخانەکان بە کەمی بەردەست دەبێت. ئەمانە لە دەرئەنجامی کەڵەکەبووی خراپی حکوڕانی بووە لە ماوەی ڕابردوودا. بەڕێزان ئەنجومەنی باڵای ڕێکخراوی چەلەنگ لە ماوەی دامەزراندنی کە ساڵێک و چەند مانجێک دەبێت توانیوێتی کار لەسەر ژمارەیەکی زۆر لەو کەیسانە بکات کە تایبەتن بە گەندەڵی و ژمارەی ئەو کەیسانەشی داوەتە ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگای داواکاری گشتی و ڕقابەی مالی و لەگەڵ لیژنەی دەستەی دەستپاچی پەرلەمان. بۆیە یەکێک لەو کەیسانەی کە دەمانەوێت بیخێنە بەردەست بەڕێستان تایبەتە بە گەندەڵیەکانی دەرمان و کەلوپەلی پێداویستی لە هەرێمی کوردستاندا. دوای ئەوەی کە زانیاریەکان بەردەست کەوت لەلایەن هێڵی گەرمەوە بەشی کاروباری یاسایی و لێکۆڵینەوەم ڕاستبەر کە بە دوواداسوون کا لەسەر زانیاریەکان کە تایبەت بوو بۆ هەموو دەرمانانەی کە لە کۆگاکانی ژمارە 18 و 19 مەغازنەکانی وەزارەتی تەندروستی دانراون کە ئەو دوو مەغازنانە کە دەکەوێتە پیشەسازی باکوور و لەسەر پیشەسازی باشوور لەسەر ڕێگای گشتی مەخمور. هێنانی ئەو دەرمانانە لە موئەسسەی کیمیادیەی بەغدایەوە دێت واتە لەسەر بودجی سیادەی عێراق کە دەرمان بۆ هەموو عێراق دابین دەکا و لە کوردستانیش بەشی هەیەانە بە پێی پێداویستی هەرێم و هەروەها بە 2 مانگجارێک یاخود بە 2 مانگجار یاخود بە پێی پێداویستەکان ئەو دەرمانانە دێتە ئێرە لەوێش لە ڕێگەی بەشی دەرمان و هەروەها پێداویستی پزیشکەکان لەو کۆگانەدا دەدرێت. ڕێژەی ئەو دەرمانانەی کە لەم کۆگانە دانراوە بەداخەوە چەند تەنێک دەبێت و قیمەتی واتە بەهای ئەو دەرمانانە لە چەندین ملیۆن دۆلار تێپەڕی کردووە. ئەوەی جێگەی سەرنج و تێبینی ئەوەیە کە لە ناو کۆگاکاندا بەداخەوە وەکو پێویست مەرجەکانی تەندروستی تێدانیا بەشی سارکەرەوەی تێدانیا ئەو دەرمانانە لەوێ کەڵەکە کراون و هەمووی بەسەر یەکدا کراوە تەنانەت دەرمانەکان بە جۆرێک دابەش نەکراون بەسەر بنکە و نەخۆشخانەکانی تەندروستی لە دەرئەنجامی ئەوەدا ئەو دەرمانانە هەموو بەسەر چوون و یاخود لە بەربوونی گەرما دەرمانەکان بە پێی تەفاعولی کیمیایی دەرمانەکان بە کەڵکی ئەوە نەهاتوون کە بەکار بهێنرێتن. بێجگە لەوەش کە
لە هەرێمی کوردستاندا نزیکەی 400 دانە کۆمپانیای دەرمان هەیە، بەڵام بەداخەوە تەعامولکردن تەنها لەگەڵ 4 کۆمپانیا، ئەو کۆمپانیانەش کە بەرپرسی باڵا لە پشتی ئەو دەرمانانەدا کار دەکەن. بەشی دەرمان و پێداویستی پزیشکی بای بەهایەکی یەجگار زۆر دەرمان لەو کۆمپانیانە دەکڕن و لەو کۆمپانیانیان لەو مەخازنانیان داناوە بەبێ ئەوەی بەکاربێنێت و تەعامولیشیان لەگەڵ مامەڵەیان لەگەڵ کۆمپانیاکان کردووە ئەو موادانەی کە ئێکسپایریان نزیکە لیان دەکردنەوە بە نرخێکی کەم، بەڵام لە نرخی ڕاستەقینەدا کە لە ناو تۆماری کڕینەکەدا بە بەهایەکی یەجگار زۆر نووسراوە. ئێمە بەبیر مادێتەوە کە پێشتر کۆمەڵێک هاوڵاتی خەڵکی کوردستان ڕوبەڕووی لە دەستوونی چاو بوون بەوەی ئەو دەرزێ کە پێدەوتێ ئاڤاستین کە بەداخەوە لە دەرئەنجامی ئەوەی کە ئەو دەرمانانەی لەو مەخازنەکە هاتوونەتە دەرێەوە بەکاریان هێنات و بۆتەوەی ئەو کێزیان بە هاوڵاتیان بگەێنێتن. بەشێکی تەمان بەپێی ئەحکامی مادەیەک ساڵی 2011 هەر دەرمانێک کە بەهاکەی لە 100 ملیۆن زیاتر بێت دەبێت لە ڕێگەی تەندەرەوەدا بکرێت، بخواتە لە ڕێگەی تەندەرەوە بکرێت، بەڵام بەداخەوە ئەمانە ئەنجام نادێت لە هەرێمی کوردستان و ئەو دەرمانانەی کە دەکردرێتن بە شێوەیەکی هەڕەمەچیە و بەویستی خوان چۆنیان بوێ بۆ شێوە تۆماریان کردووە لە کاتێدا کە بەرایەکانیش دیانە چەندین دەرمانیش کردراوە لە کۆمپانیاکانی دەرمان بە بەهایەکی زۆر، بەڵام پێویستیشی بۆینە بۆ کە لە نەخۆشخانەکاندا بەکاربێنێتن. بەشێکی دری ئەو بابەتەی کە ئێمە دەمانەوێتن باسی ئاماژەی پێ بکەین، خەڵکی کوردستان زۆربەی زۆری دەبینی لە 3 نەخۆشخانەمانەیە کە پێدەوتێ سندوقێکمانەیە پێدەوتێ سندوقی کۆمەکی دوژوانی نەخۆشی شێرپەنجە. ئەم سندوقە کۆمەک و هاوکاریەکان کۆ دەکاتەوە بۆ 3 نەخۆشخانەی سەرەکی لە هەرێمی کوردستان کە نەخۆشخانەی ئازادی لە دهۆکە و نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێرەیە و نەخۆشخانەی هیواش لە سلێمانیە. ئەگەر سەرنجی ئەو ڕێژە پارەیە کە لەو نەخۆشخانەیەدا سەرف کراوە بیخێنە بەردەست دیدی بەڕێستان کە لە ماوەی کەمتر لە 3 مانگ 7 ملیار و 169 ملیۆن و 547 هزار دینار سەرف کراوە بەبێ ئەوەی کە دەرمان لەو بەشانەدا بوونی هەبێتن. 1 ملیار و 845 ملیۆن و 19 هزار دینار خرج کراوە بۆ کڕینی دەرمان بۆ نەخۆشخانەکان، 4 ملیار و 200 ملیۆنیش گۆڕینی درا بۆ واتە دراو گۆڕاوە لە دینارەوە کراوەتە دۆلار، 256 ملیۆن و 435 هزاریش بۆ چارەسەری نەخۆشی 33 نەخۆشی کە بەداخەوە نەخۆشەکان دیار نینە کە کامە نەخۆشە بۆی سەرف کراوە، 54 ملیۆن و 450 هزاریش کەلوپەلی پزیشکی بۆ کڕین و کەلوپەلی پزیشکی بۆ نەخۆشخانە و سەرەتەرەکانی چارەسەری شێرپەنجە هەرێم، 376 ملیۆنی سەرف کراوە بۆ چاکردنەوەی پەرەپێدان، 136 ملیۆنیش بۆ کڕینی ئامێری پزیشکی، 6 ملیۆن و 200 هزار بۆ کڕینی سندوقی کۆکردنەوەی کۆمەک، 153 ملیۆن و 993 هزار بۆ دەرماڵەی زێدەکاری کە کۆی گشتی ئەو پارانەی کە خەرج کراوە دەکاتە 7 ملیار و 169 ملیۆن و 547 هزار دینار. و لە دوای ئەمەشدا بەوە نەوەستاون چەندین دەرمانی دیکە بە هەمان شێوە کراوە کە بڕی ئەو پارەی لە مانجی 12 خەرج کراوە، بڕی پارەکە 5 ملیار و 530 ملیۆن و 670 هزار و 900 دینار بووە کە بەداخەوە کاتێکە یەکێک لە سۆپەرمارکێتەکان دەرمانێک ئێکسپایرەکەی بەسەر دەچێت لافیتەیەک لەوێ لێ دەدێت و غەرامەیەکی توندی دەخرێتە سەرێ، بەڵام ئێمە ڕووی پرسیارمان ئەوەیە کە حکوومەتی هەرێم چێ بەرپرسیار دەستدانێ لە بەهدەردانی ئەم دەرمانانە و ئەو پارانە چۆتە گیرفانی چێ بۆیە داوای لێکۆڵینەوەی وردمان کردووە و ئەو کێسێشمان نادۆتە بەردەمی سەرۆکی حکوومەت و سەرۆکاتی داواکاری گشتی بە مەستی بە دوواداچوون و گرتنەبەری ڕێکاری یاسایی دەرحەق بەو کەسانەی کە کەمتەرخەم بوون لەم بابەتانەدا. کەسێکی تری گرنگمانەیە کە ئەمەش دەمانەیە بیخێنە بەردەست بەڕێستان، ئەویش تایبەتە بە جريمة الكسب غير مشروع على حساب الفقراء. دیارە هەیئەی ئیغاثەی ئیسلامی عالەمی کە مەرکەزی سەرەکی لە سعودیەیە لەلایەن 44 دەوڵەتەوە هاوکاری و دەعم دەکرێت. ئەو دەعمانە و یارمەتیانەی کە دەچێتە ئەم بەشەوە بۆ ئەوەی
یارمەتیەکان بگێنن بە خەڵکی ڕەش و ڕووتی فەقیر بۆ ئەو کەسانەی کە کەم دەرامەتن بە تایبەتی بۆ مناڵانی بێباوک. لە هەرێمی کوردستانیشدا مەکاتبێک کراوەتەوە کە سەر بە ڕیاضە لە شاری سعودیەدا. ئەو مەکاتبەی کە لێر و کانەکراوە بەپێی ئەو بەڵگەکانی کە بەردەستمان کەوتۆ لەلایەن هێڵی گەرم کە بەشی کاروباری یاسایی لە کۆڵینەوە بە دوواداچوونی بۆ کردووە، ئەو بڕەپارەیە کە لە سعودیە هاتووە بۆ بەشی ئەیتام واتە بەشی بێباوکان بۆ هەژار بۆ خەڵکی فەقیر و ڕەش و ڕوود 2,065,740 دۆلار بووە. واتە الجدول المبالغ المستلمة من الجدة ئەمە بڕەپارەکەیە کە لە بەردەستاندا دەیبینن. ئەو پارەیە لە جددا هاتووە بۆ خەڵکی فەقیر و ڕەشوڕوتی ئەم وڵاتە بۆ ئەو مناڵانەی کە بێباوکن بۆ ئەوەی بەسەریاندا دابەش بکرێت. جگە لەمەش کە بڕی پارەیەکی یەجگار زۆر لەو پارانەدا خەرج کراوە کە چەند پارچە زەویێکی پێکراوە بۆ بەرپرسەکانی ئەو لایەنەی کە خۆی ئینتیمای بۆی هەبووە و چەندین هەدایە و شتیان کردووە بە شێوەیە کە کەس نازانێت ئەو بڕەپارەیە چۆن خەرج کراوە. لە کاتێکدا کە دەبینی 227,346 دۆلار هاتووە بۆ ئاوەرەکانی سووریا، بەڵام بەداخەوە لەو بڕەپارەیە جگە لەوەی کە 10,000 دینار 10,000 دۆلار کە دەکاتە یەک دەفتەر زیاتر سەرف دەکراوە. بەشێکی دیکەی ئەم بابەتە پارەی تەبەڕوعاتە کە پێی دەوترێ کۆکردنەوەی یارمەتی لەلایەن ئەو کەسانەی کە خاوەن ئیمکانیەتن واتە سەرمایەدارن بۆ ئەوەی کۆمەک و هاوکاری و بەخشینەکانی خۆیان گەیاندوتە ئەو مەکتەبە کە بڕی پارەکەی لە بەردەستماندا هەیە کە دەکاتە 184,902 دۆلار و بە واژووی خۆیان واژویان لەسەر ئەم بابەتە کردووە کە ئەم پارەیە نەچۆتە حیساباتی ژمێریاریەوە واتە نیان خستۆتە ژمێریاریەوە بۆ ئەوەی پارەکە خەرج نەکرێ بۆ خۆیان سوودمەند بوون لێ. با بزانین ئەم پارانە چۆن خەرج کراوە. ئەو شوێنەی کە بەم کارەیە هەستاوە دوای بە دوواداچوون بۆمان دەرکەوت کە چەندی بەپێی واژووی خۆی لە پارەی ئەیتامەکان واتە لە پارەی هەتی و چەندین پارچە زەوی کۆمپانیا بەم کراوە کە لە خوارێ واژووی تێدا کراوە و ئەم منەظەمەیە یاخود بڵێن ئەو شوێنە لە 5 کەس پێکاتوە کە یەکێک لەو نەفەرانە دەرکراوە دوور خراوەتەوە بۆیە بە ویستی خۆیان ئەو پارەیە کە لە وڵاتانەوە دێتن تەعامولی تێدا بکەن کە ئەمەش بەڵگەکانی ئەوانە. سەرەڕای ئەوەی کە لەلایەن مخبیرێکەوە هەواڵەکە گەیاندرۆتە شوێنی تایبەتی دوای بە دوواداچوون لە ڕێگەی لێکۆڵەرۆی دادووی و لە ڕێگەی ئەفسەری لێکۆڵینەوە دەرکەوتووە کە هەموو ئەو بەڵگانەی لە بەردەستدانا کیفایەتە بۆ ئەوەی تۆمەتبار ڕەوانەی دادگای تایبەتمەند بکرێ بە مەبەستی وەرگرتنی ڕێکار یاسایی، بەڵام نازانین چۆن ئەم کەیسە کۆتاییان پێهێناوە. دوای ئەوەی کە دەرکەوت کە مناڵەکانی بێسەرپەرشتی باوکان ژمارەکانیان 750 مناڵە لە هەولێر و سلێمانی و دۆک ئەم سێ بەشە هاوکاری لەو ئیغاسیان وەرگرتووە، بەڵام دوای ئەوەی کە تەزدیدی منەظەمەکەیان کردوتەواتە منەظەمەکەیان نوێ کردوتەوە ساڵانە چۆن وتوانە بەشی ئەیتاممان ناوێ، ئەمەش بۆتەوەی ئەوەی کە قوتی 750 مناڵی ئەم هەرێمە لە بەخشین و هاوکاریەکان بێبەش بکرێتن. پاشان ئەم بەڵگەیان ناردۆتەوە بۆ جدەی سعودیە، پێیان ڕاگەیاندون کە ئەمان حکوومەتی هەرێمی کوردستان بەمە ڕازی نییە کە هاوکاری خەڵکی فەقیر بکرێت یاخود بەشی ئەیتام لە هەرێمی کوردستاندا بکرێتەوە، کە ئەمەش بەڕاستی کێشەیەکی گەورەی دروست کردبوو، بۆیە بەڵگەکانی ژێسا دەخێنە بەردەست دیدی بەڕێستانەوە. بەم پارەیە بزانین چیان کردووە. ئەمە یەکێکە لەو بەڵگانە واتە سەنەدانە کە قوتابخانەیەکی ئاینی قوتابخانەیەکی بە ناوی قوتابخانەی ئاینی کراوەتەوە بۆ پارەی سعودیا، بەڵام تاپۆکەیان خستۆتە سەر خۆیان. ئەمە یەک. دوو، لەم پارەیەدا چەندین پارچە زەوی کڕیوە کە ئەوە سەنەدەکانیان لە بەردەستی ئێمەدایە و چەندین زەوی زاری تر کە کردراوە بەپێی ئەو بەڵگانەی لە بەردەستدانە
ئەمەش بەڵگەکانە هەموو بەڵگەکان لە بەردەستدانە کە ئەم بەڵگانە دەیسەلمێنێتن کە ئەو پارەی بەخشینەی کە هاتووە لەگەڵ پارەی تەبەڕوعات بۆ ئیستفادەی خۆیان بەکاریان هێناوە. سەرەڕای ئەوەش چەند کۆمپانیایەکیان کڕیوە، ئەمەش کۆمپانیایەکانە کە لە 150 لە بەشێکدا کردراوە، ئەوی تریشان لە 100 کۆمپانیاکەی پێکردراوە. لە لایەکی تریشەوە بەپێی بەڵگەکان $30,000 کە هاتووە بۆ دۆک، ئەمانە دیار نییە بە واژووی خۆیان، و کەسێکی تریش کە مۆزەفی خادمە لەسەر پارەی ئەم خەڵک و ڕەشوڕووتە پارەکەیان چی لێ کردووە، هەستاون لێ خۆشبووە بۆی نهێنیەکانیان بۆ داپۆشێتن. بەڕێزان، ئەمە یەکێکە لەو بەڵگانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانی پێتۆمەتبار کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەوە ڕازی نییە کە بەشی ئەیتام لە هەرێمی کوردستاندا ببێتەوە، لە کاتێکدا کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆشی تەواو لە هەموو ئەولایانە دەکا و ئەو دەوڵەتانە دەکا کە هاوکار دەبن بە تایبەتی بۆ گەیاندنی هاوکاری بە خەڵکی فەقیر و ڕەش و ڕووتی ئەم وڵاتەدا. بەڵام لێرەدا الحکومة كردستان العراق تهديد بإغلاق الجميع الخيرية الإسلامية. لێرەدا خەڵکانێک یاخود چەند لایەنێکی تایبەتی کە دەیانەوێتن حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنیا تۆمەتبار دەکەن بەوەی کە دەست بەسەر داهاتی ئەم وڵاتەدا دەگرێت، بەڵام چەندین لایەنی دیکەی ئۆپۆزیسیۆن کە بوونیان هەیە بەپێی ئەو بەڵگانەی کە لە بەردەستی ئێمەدایە بەپێی بەڵگەکان، ئەوانیش مقەسیر نینە لەوەی کە بەشدار بوون لە بەتاڵانبردنی یاخود لە دیاردەی گەندەڵیەکان. ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەمە قایمەی ئەو هەموو کەسانەیە کە بە خانەنشینی بە شێوەیەکی نایاسایی لەلایەن ئۆپۆزیسیۆنەکانەوە کردراوە و بڕی ئەو پارەیە کە مانگانە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەری دەکەن 1,155 ملیۆنە دینارە. ئەمەش ئەگەر بەراورد لەدا و لە سیناوەکاندا بکەیت کە بەداخەوە دەبینی هی هەمویان بە شێوەیەکی ناسایی کردراوە کە ئەمە بدەخرێتە خانەی بابی گەندەڵیەوە. بۆیە ئێمە بەپێی ئەو کەیسانەی کە داومانەتە بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕیاسەی ئیدای عام و داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە لە یەکی 7 یاسای چاکسازی ڕاگەیاندووە و بەردەوام بێتن لە بوارەکانی چاکسازی لەبەرەوەی خەڵکی کوردستان چیدی تەحمولی ئەو هەموو نەهامەتی و نەداریە ناکاتن، و ئێمەش پشتگیریەکی تەواو دەکەین وەکو ئەنجومەنی باڵای ڕێکخراوی چەلەنگ بۆ دژە گەندەڵی، و ئەو بەڵگانە و لەگەڵ هەموو بەڵگەکانی تریش دەخێنە بەردەست بە ڕێزیان و پێیان دەڵێن ئەمە بەڵگەکانە لە بەردەستاندا و ئێمە چاوەڕێ ئەوەین کە بڕیارەکانی خۆتان جێبەجێ بکەن و زۆر سپاس بۆ هەموو لایەکتان.